نحن لسنا الأوائل ولكن نحن لە دوای پشتگیری خۆی بۆ ڕێکەوتنی نێوان ئیمارات و قەواری زایۆنی وەزارەتی دەرەوەی سوودان حەیدەر بەدەوی و تەبێژی وەزارەتەکەی لە کارەکەی دوورخستەوە. ناوبراو ئاماژەی بۆدا بوو کە حکومەتی وڵاتەکەی لە گفتوگۆدایە لەگەڵ تەل ئەبیب و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی تەنانەت پێش لە ئیمارات ئەو گفتوگۆیانە بۆ گەیشتنە ڕێکەوتن لە ئارادا بوو. ولدت اليهودية نفسها على شاطئ حەیدەر بەدەوی لەگەڵەوەی ئەو هەنگاوانەی ئیماراتی بە ئازایانە و نەترس ناوبرد بوو. ئاماژەی بۆشدا بوو ئەگەر سوودان پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە پێکەکەی لەو پرۆسەیەدا لە میسر گرنگترە بۆ ئاشتی جیهانی. ولد سيدنا موسى ئاماژەی بەڕاهەندی مێژووی پەیوەندی سوودان و جوولەکە کرد بوو کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی موسا پێغەمبەر بۆ یاساییکردنەوەی زۆر جیاوازە لە هەنگاوەکانی تر. گەرچی وەزارەتی دەرەوەی سوودان سەرسوڕمانی خۆی لە لێدوانی و تەبێژەکەی ڕاگەیاند، بەڵام ئەوەشی ڕەت نەکردەوە کە گفتوگۆ لە نێوان دوو وڵاتدا نەبێت. ڕایگەیاند مەسەلەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل لە وەزارەتی دەرەوەدا بە هیچ شێوەیەک گفتوگۆی لەسەر نەکراوە. باڵوێز حەیدەر بەدەویش ڕانەسپێرراوە لەو بارەوە هیچ لێدوانێک بدات. سەبارەت بە ئیسرائیل بنیامین ناتنیاهۆ لە توییتێکدا پێشوازی لە وتەکانی بەدەوی کردو ئەوەی بە بڕیارێکی ئازایانەی سەرۆکی ئەنجومەنی سەروەری سوودان عەبدولفەتاح بورهان ناوبرد کە داوای پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات دەکات. پەیوەندی دیبلۆماسی لە نێوان خورتوم و تەل ئەبیبدا نییە، بەڵام لە شوباتی ڕابردوودا ناتەنیاهۆ و بورهان کە لە کەمپالای پایتەختی ئۆگەندا کۆبوونەوە دوای ئەوە بەرپرسانی ئیسرائیلی ڕایانگەیاند کە لەو کۆبوونەوەیەدا هەردوو لا ڕێککەوتون لەسەر دامەزراندنی پەیوەندی فەرمی. هەردووە بەدوای ئەو دیدارەش بوو کە سوودان ئاسمانی بەڕووی هێڵی ئێلعالی ئیسرائیلیدا کردەوە و ئەو فڕۆکانی کە لە ئەرجەنتین بۆ ئیسرائیل و بە پێچەوانەشەوە گەشت دەکەن نزیکەی 3 سەعات و نیو کاتیان بۆ دەگەڕێتەوە. چاودێران بڕوایان وایە نەخشەی ئیمارات لە پشت دەسەڵاتی سەربازی سوودانەوە دیارە و ئەو ڕەتکردنەوەی وەزارەتی دەرەوەش پەیوەندی بە کات و ڕیزبەندی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانەوە هەیە. ئەو لێدوانەی بەدەویش تەنیا باڵۆنی تاقیکردنەوەیە بۆ گەلی سوودان بۆی بزانن کاردانەوەیان بەرامبەر ئەو بابەتە چییە. هەندێک پارتی سیاسی و کەسایەتی سوودانی ئەو دیداری بورهان و ئەو گفتوگۆنیهێنی ئەنجومەنی سەروەری سوودان کە ژەنڕاڵەکان باڵادەستن بەسەریدا بەکارێکی ناسایی ناو دەبن، چونکە ئەو ئەنجومەنە دەسەڵاتی کارێکی لەو شێوەیەی نییە و ئەو لە قۆناغێکی ڕاگوزەردایە و دەبێت دوای هەڵبژاردن و ڕاپرسی خەڵکی سوودان دەسەڵاتیەوە بە حکومەتی نوێ و پارلەمانی هەڵبژێردراو بدرێت. بە تایبەتی بزوتنەوەی زانستی زۆر پێویستی بەوە هەیە خورتومی سێنا بە ناوبانگەکەی عەرەب واتە نابۆ دانان بە ئیسرائیل و نابۆ گفتوگۆ و نابۆ ئاشتی لەگەڵیدا. هەر بۆیە میری ڕخیف وەزیری ڕاگەاندنی ئیسرائیل بەگاڵتەوە ڕاگەیاند ناکانی خورتومی عەرەب ئێستا بوونەتە 3 ئاوازی ئاشتی لەگەڵ ئیسرائیل.